بله پرسا کرد هیا نینه اپوزیسیون دوی درباره ده چه دبیجه ام در باسی آنکارا دبن ندیم یاماlı جگری سروکی پارتیا پیشروجه انگو gelecek partisi میوانی منه سلاف بوته برز یاماlı دسپیک ده خوازم جده بپرسم هون چاواد بینی لترکیه پرسا کرد هیا یا نینه Merhabalar. Slow. Vatandaşlarımızın bir kısmı özellikle بەشێک لە هاونیشتمانیانیان diye söylüyorsa burada bir Kürt کاتێک دەڵێن کە کێشەی کورت هەیە بێگومان ئەم کێشەیە هەیە چونکە ئەم کێشەیە پێناسەی دەکات hiçbir Kürt لە تورکیا hayır, artık هیچ benim کوردێک meselem yoktur. Türkiye'nin bir problemi ناڵێت yoktur. نەخێر لە Benim تورکیادا هیچ کێشەیەکم نییە و هیچ پرۆبلێمێکم نییە بۆیە بەشێک پرسی کورد هەیە ئەوانەی کە باس لەم شتە دەکەن بە تایبەتی لە سەدەی ناوەڕاستی ئەم سەدەیە لەگەڵ ئەو هەڵوێستانە هاتە دەرەوە لەگەڵ ئەو هەڵوێستێنە هەڵوێستا دیارکەوت کە ئانتی پۆلیتیک بوو دژی پۆلیتی بووە بابەتی کوردیش یەکێکە لەو بابەتانە هاوڵاتیان بیر لەوە دەکەنەوە کە کێشەیان هەیە لە تورکیا بۆیە بەشێک لە هاوڵاتیانمان کاتێک دەڵێن ئێمە کێشەمان هەیە بێگومان ئەم کێشەیە هەیە ئێمە دان بەو کێشەیە دەنین هەوڵ دەدەین لە ڕێگەی سیاستەوە ئەم چارەسەرە ئەم کێشەیە برز یاماlı مافی کسی هەیە مافی کسی هەیە لەسەر ناوی مڵەتێکی دن قسە بکە بێژێ پرساتە نینە دوێ مژاری چاوا دەنرخینە Yok, hayır söyleyemez. نەخێر ناتوانێت بڵێت Söyleyemez. ناتوانێت Söyleyemez. ناتوانێت Burada بڵێت mesela çok konular var. لێرەدا چەند بەشێک بابەتێکی جیاواز هەیە یەکێک لەو بابەتانە بابەتی زمانی دایکە هیچ کەسێک زمانی دایکی خۆی هەڵنابژێرێت بۆیە هیچ کەسێک ناتوانێت زمانی دایکی کەسێکی دیکە قەدەغە بکات بێگومان لێرەدا کێشە هەیە و دەبێت ئەم کێشانە قبول بکەین پارتە سیاسیەکان هەڵوێستی پارتە سیاسیەکان لەم بارەیەوە دام بەوە دەنن کەوە کێشەیەک هەیە کێشەی زمانی دایک هەیە لە تورکیادا ئەم کێشەیە ئەم ناهەمواریە هەیە لە ڕاستیدا نەک تەنها کێشەی کورد بەڵکو هەموو کێشەکانی دیکە پێویستە هەڵوێستێکی خاچی و هاوبەشمان هەبێت بۆ ئەم پرسانە کاتێک ئەم هەڵوێستەمان هەبێت دەتوانین هەموو کێشەکانمان چارەسەر بکەین سەدان ساڵە خەڵکی ئەم ناوچەیە بێگرتووی پێکەوە دەژین و چارەسەری هەموو ئەم کێشانەش هەر لەم خاکەدا هەیە بەڵام کێشەی بیرکردنەوەمان هەیە پێویستە هەندێک هەنگاو بگردرێتە بەر becermelidir. Eğer bu becerilirse پێویستە هەندێک هەنگاو بنرێت گەر هاتو ئەم هەنگاوانە بنین بێگومان هەموو بربەستەکان لە بەرامبەر بۆ چوونی ئازاد و ڕاو بۆ چوونی ئازا هەڵدەگیرێت و کێشەکانیشمان ئاسانتر چارەسەر دەکرێت من وابیر دەکەمەوە ئێمە پێویستە بەگژگیری بیر لەم چارەسەریە بکەین و لەگەڵ هاوشانانمان ئەم گژگیریە دروست بکەین و لە ڕووی بۆچوونیشەوە بتوانین ئەمە بەیەک بگەێنین بێگومان هاوڵاتیانمان لە دەرەوەی وڵاتیش تەنها تورک نییە ئەوانەی کە لەم خاکەدا ژیاون هەمویان هەر هاونیشتمانی ئێمەن ئەمە لە ڕاستیدا کێشەی بیرکردنەوەیە پێویستمان بە بیرکردنەوەیەکی هاوبەش هەیە پێویستە لە بۆچوون و بیرکردنەوەی دژی دیموکراسیەت خۆمان دوور بخەینەوە بێگومان دەتوانین کاتێک ئەمەمان کرد بێگومان دەتوانین ئەم بابەتە چارەسەر بکەین کەک نەدیم دخوازم بزانە بم ئێوە وەکە gelecek partisi planekî we ji bo çareseriya pirsa Kurd heye
Şimdi bizim planlarımız var. Biliyorsunuz. بێگومان پلانمان هەیە وەکو دەزانن ئێمە دوو وەرکشۆپمان کردووە یەکێکیان لە دیاربەکر یەکێکیان لەوان لە دوای ئەم دوو کارانەدا دەمان نووسیوەتەوە کە هەڵوێستی ئێمە چییە بەرامبەر بەم بابەتەوە و ئەمەشمان بۆ ڕایگەشتی ڕاگەیاندووە بێگومان ئەم دەهەنگاوە شەقاوی باش بوو بۆ سیاست تورکیا خاصیەتی جێگری سەرۆکی پارتەکەمان بێگومان خاصیەتێکیان هەیە کە هەمویان لە سیاست باش دەزانن و باش تێدەگەن و کادرانی باشن دوای ئەو کارانەی کە لەوان و دیاربەکر ئەنجامماندا بوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بێگومان چەند هەنگاوێکی باشمان نووسیوە و لە راپۆرتێکدا ئامادەمان کردووە و هەر لەوێشدا باسمان لە هزرێکی جیاواز کردوێتەوە بێگومان بە هەمان شێوە باسمان لە دەستور کردووەتەوە کە زیاتر گرنگی بە بۆچوونی ئازاد و بدرێت بێگومان هەموو ئەوانە دەڵێن و چاوەڕوانی هیچ ئیمتیازێکیش ناکەین بەڕاستی و هەوڵ دەدەین هەموو هاونیشتمانان هاوبەش بن و یەکسان بن کەکی نەدیم دخوازم vê pirsê şte bikim kekê nedîm hûn wekî Gelecek Partîsî amade ne ku Pirsa Kurd çareseriya Pirsa Kurd di destûra Tirkiyeyê de cî bigirî mafê Kurd di destûra Tirkiyeyê de cî bigirî hûn amade ne pêngavekî wisa بێگومان ئامادەین Anayasada لە دەستوردا anayasanın لە دەستور ortak ifade özgürlüğü لە دەستور بۆچوونی ئازاد هاوبەش هەبێت و پێشتریش باسمان لەوە کردو پێویستە دەستوریش هەر بەم شێوە بێ و سیڤیل بێ و ڕاوبۆچوونی ئازاد تێیدا هەبێ گەر ئێوە دەستوری ئێوە سیڤیل بێت و بۆچوونی ئازادیانەی هەبێت و گشتگیر بێت بێگومان ئەو تەنها پرسی کورت نییە بەڵکو پرسەگەلێکی زۆر چارەسەر دەکات بێگومان لە تورکیا کێشەی عەلەویەکانیش هەیە هەفتەیەکە باس لەسەر باڵاپۆشی و جلوبەرگ دەکرێ و وا دیارە کە کێشە هەیە لە بنەڕەتی هەموو ئەوانەشدا پێویستە هزرێکی هاوبەش دروست بکەین و بنیادنین ئێمە ئەم هەنگاوانانە دەنێن بۆ ئازادی و بە شێوەیەکی بەدەنگێکی بەرز دەیڵێنەوە بە تایبەتی لەو کارسازیە کە لەوان و دیاربەکر کردومانە باسمان لە دەستور کرد لە بەڕێوەبردنە خۆجیەکان کرد نەک تەنها ئەو هاوڵاتیە کوردانێکە لە وڵاتان بێگومان ئەوانش کە لە دەرەوەی وڵاتن باسی ئەوانیشمان کرد و پێویستە پەیوەندێکی باشمان هەبێ لەگەڵ ئەوان بێگومان باسمان لەوە کرد کە پرۆگرامێکی ئابووری دیکە هەبێ باش هەبێ بۆ ئەوەی بتوانین لە کێشەی ئابووری بتوان کێشەی ئابووری بڕین بۆیە پارتی داهاتوو لەم بابەتەوە دڵسۆزانە لەم بابەتە دەڕوانێت و بۆ دۆزینەوەی چارەسەریش بێگومان بەدڵێکی فراوانەوە لی نزیک دەبێتەوە برێز یامەڵێنها درaya گشتی de taybetî diraya giştiya Kurd de dîtinek heye niha mesela Serokkomar Erdoğan got ku mesela Kurd nîne me çareser kiriye lê masaya şeş alî qet reaksiyonek nîşan neda li gora bahweriya te yani gerek masaya şeş alî di vê derbarê de helwestek nîşan nedavane نەخێر بەڕێز ئەردۆغان هیچ شتێکی چارەسەر نەکردووە لە سەرەتای ساڵانی ئاک پارتیدا پارتێک بوو کەوا ئارەزوی ریفۆرمیستی هەبوو و هەنگاوی ژنراوە لەو بارەوە بە تایبەتی دۆزی بابەتی کێشەی کوردیش لە ڕاستیدا بابەتێکی باش و بەڵام لە ڕووی کاتەوە نەیانتوانی بە شێوەیەکی باش
بەڕێوە بن بێگومان ئەم بابەتەش هەندێک Bakın Sayın Erdoğan هۆکاری خۆی هەیە پارتی داهاتوو بێگومان بە دڵسۆزانە لەم بابەتە دەڕوانێت لە سەرەتادا lideri Sayın Kılıçdaroğlu'ndan böyle لە bir سەرەتادا ئەردۆغان ڕایگەیاند کە کێشەکە چارەسەر کراوە بەڵام دواتر جاهاپا سەرۆکی جاپا باسی لەوە کرد کەەوە چارەسەر نەکراوە و لێرەدا کێشەیەکی دەستوری دروست بوو پێویستە دان بەوە بنین کە لە تورکیا کێشەیەکی وا هەیە ئێمە وەکو پارتی داهاتوو دان بەوە دەنێن کە کە böyle bir sorun için çalıştaylar کێشەیەکی لەم جۆرە هەیە و کاری بۆ دەکەین konudaki samimiyetimizin de görüldüğünü بە دڵفراوانیەوە کاری بۆ دەکەین و وا هەز دەکەم کەوا خەڵکیش دەبینێت و بۆ نەک تەنها قسەی لەسەر بکەین بۆ چارەسەریش راپۆرتێکمان ئامادە کردووە کە لە دەخاڵ پێکاتووە کاتێک ئەمەمان کرد ئێمە لە ناوچەکەدا گەڕاین و لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە کارمان کردووە بێگومان گۆڕانکاری لە هزر و بۆچوون ئاسانیە و پێویستی بەکاتە پێویستە ئەم هزر گۆڕینە گشتگیر بێت کێشەکانی ناوچەکەمان بێگومان سەختە بەڵام ئێمە لەگەڵ بەڕێگەی بەها هاوبەشەکانمان و بەڕێگەی ئەوەی کەوا سەدان ساڵە لەم خاکە دەژین و لەگەڵ ئەم ناوچەیە پێویستە چارەسەری بکەین ئێمە چارەسەری ئێمە لە پایتەختی خۆمانە نەوەک لە پایتەختەکانی دیکەواتە پێویستە بۆچوونێکی هاوبەش و بۆچوونێکی هزری هاوبەش دروست بکەین ئێمە وەکو پارتی داهاتوو سەرۆکی پارتەکەمان و ئەندامانی پارتەکەمان و وتەبێژی پارتەکەمان بە شێوەیەکی ڕوون لەم بابەتەوە دەڕوانن و بێگومان دڵسۆزی خۆمان نیشاندەین پێویستە ئەمە ببینرێت Spasiyatet kim, kek nedim yamalı, cigre seroke partiya peşeroji